بسم الله الرحمن الرحيم إن للمتقين مفازا حدائق وأعنابا وكواعب أترابا وكأسا دهاقا لا يسمعون فيها لغوا ولا كذابا جزاء من ربك عطاء حسابا رب السماوات والأرض وما بينهما الرحمن لا يملكون منه خطابا يوم يقوم الروح والملائكة صفا لا يتكلمون يوم يقوم الروح والملائكة صفا لا يتكلمون إلا من أذن له الرحمن وقال صوابا ذلك اليوم الحق فمن شاء اتخذ إلى ربه مآبا إنا أنذرناكم عذابا قريبا يوم ينظر المرء ما قدمت يداه ويقول الكافر يا ليتني كنت ترابا صدق الله العظيم. بنای خدای بخشنده مهربان، بینرانی عزیز و خوشویست، بیسرانی عزیز، سلام و رحمت و مهربانی خدای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵ و شادومانین کە لە ئەڵقەیشتری بەرنامەی پەیامی دڵان بە خزمەتی ئێوەی عزیز و خۆشەویست گەیشتنەوە. خۆشەویستان، تەوەری ئەڵقەی ئەمڕۆمان لەژێر نێونیشانی بەخشینە. لە خزمەتی پۆلێکی تر لە مامۆستایانی عزیز و خۆشەویست لە خزمەتانە بین بۆ تاوتوێکردنی ئەو باسە بە هیوای ئەوەی کە بتوانین ڕەزامەندی خدای گەورە بەدەست بێنین و ئێوەی عزیز و خۆشەویستیش لەگەڵمانە بەهرەمەند بن. بەناوی خۆمان و بەناوی ئێوەی عزیز و خۆشەویستیشەوە بە خێراتێکی زۆر گەرمیانەکەینەوە. مامۆستا بەڕێزەکان زۆر بەخێرێنەوە، دەستان خۆش بیاخوان. خۆشەویستان، هەر یەکەم پرسیارمان بۆ دەست پێ دەکەین دەڕۆینە خزمەتی مامۆستا ڕزگار بێراوەی فەلسەفە و پێگەی بەخشین لە ڕوانگەی ئیسلامەوە. جەنابی مامۆستا دەبێت چی بێ؟ بسم الله الحمد لله والصلاة والسلام على محمد رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. دوو بڕگەی چ فەلسەفەی بەخشین یاخود پێگەی بەخشین کە قورئان بەس شێوازێک باسی ئەکا. هەڵبەت خودی ئینفاق، خودی بەخشین ئەوەیە مرۆڤ بەشێک لە ماڵی کە ئەی بەخشی لەو ماڵی کە پاکە و طەیبە بە نیەتی ئەوەی کە ئەجر و پاداش لە لای خوای گەورە سوبحانەه وتەعالا وەربگریت. طبعاً ئەو ئینفاقە، ئەو بەخشینە پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەهێز ئەکات. دڵنەوایی کەسانی فەقیر و هەژار ئەکا لە ناو مجتەمەع و لە ناو کۆمەلگا. ڕەحم و بەزەیی و ود و خۆشەویستی لە ناو مجتەمەع بڵاو ئەکاتەوە. و ئینفاق و بەخشین لە ناو مجتەمەع وای لێ ئەکا دەروونەکان پاڵافتە ئەکا و دڵەکانیش پاک ئەکاتەوە. و بەرەکەت دێخیتە ناو ماڵی ئەو کەسەی کە ئینفاق ئەکا و ئەی بەخشی. جگە لەوە ئەبیت بە کەفارەت لە بۆ خودی مرۆڤەکە لە بەرامبەر ئەو بەڵاو موسیبەتانەی کە دێتە سەری چ لە ماڵی حتا لە دراوسێکەش. ئەوانە کۆمەڵێک لایەن وەکو فەلسەفەی ئینفاق کە ئیسلامەتی داینایە لە ناو
مسلماناندا جگە لەوە ئەگە تەماشای قورئان بکەین بە تایبەت طبعا هەموو قورئان بەشێکی و حەڵێکی تێدا لە مەسەلەی ئینفاق بەڵام بە تایبەت لە سوڕەی ئەلبەقەرە لە ئایەتی 261ەوە هەتا ئەگاتە ئایەتی 283 هەموو شێوازەکانی ئینفاق و دروستبوون و دروست نەبوون و بە تەفاسی لە بۆمان باز ئەکا پێگەچی وها بەرزی ئەداتێ مختصر تەقسیمی ئەکا بەسەر سێ بەشێک ئەوەیە کە ماڵ بە کەسێک ئەدا هەمان ئەو ماڵی لێوەرئەگرتەوە کە پێی ئەگوترێ قەرضی حەسەن کە لە سوڕەی ئەلبەقەرە ئاماژەی لە بۆ ئەکا یان ئیوا هەیە پێی ئەدا بەڵام بە زیادەوە لێی وەرئەگریتەوە پێی ئەگوترێ ڕیبا ئەوەشی ڕێگە پێ نەدایە قەرضی حەسەنەکەش هانی لەسەر ئەدا بەشێکیانە کە پێی ئەدا بەبێ هیچ مقابل تەنها نیەتی ئەوەیە نزیک بیتەوە لە خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەوە پێی ئەگوترێ ئەو ئینفاقەی کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا باسی ئەکا و ئێمە باسی ئەکەین ئەگەر چی لە مەسەلەی قەرزەکەش ئەجر و پاداشتی ئەگاتێ روی خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە قورئان مەسئلەی ئینفاقی کردیتە صفاتی ڕەوشتی ئینسانی ئیماندار کە ئەفەرمێ ومما رزقناهم ينفقون لە سوڕەی الأنفال ئەفەرمێ أولئك هم المؤمنون حقا وخوای گەورە سبحانه وتعالى أمر أكا بإنفاق وبخشين أفرميت خوای گەورە سبحانه قل لعبادي الذين آمنوا يقيموا الصلاة وينفقوا مما رزقناهم سرا وعلانية طبعا سرا وعلانية أما لين بأشكرا بنهيني معناه استمرارية أجيني لبرو مروف يان لحالة علن وأشكرا لحالة سر ده خوای گەورە فرمي لهردو حالة إيوة أو بخشينتان باهبي وبيمان ألين مروف خوای گەورە داينا وكو مستخلف وكو خليفة لسر أو مالا وأنفقوا مما جعلكم مستخلفين فيه يعني أو يخدي إنسانا كنية بل خوای گەورە سبحانه وتعالى أو مدي لبردسي دانايا لتشتيك أبخشي أفرمي يا أيها الذين آمنوا أنفقوا من طيبات ما كسبتم لباككي كديت بردسي مروف وكيفية إنفاقك كوا أفرمي والذين إذا أنفقوا لم يسرفوا ولم يقتروا تنشي الإنفاق كو رزيلي هي بها ماشي وإسراف إجهية أفرمي وكان بين ذلك قواما لبين أودو حالتا ديو أرواد مقدار أندازي إنفاقك كيفية إنفاق مقدار أندازك خوای گەورە سبحانه وتعالى بو شێوازە باسی ئەکا و پێمان ئەڵێ بەچەی ئەبەخشی يسألونك ماذا ينفقون قل ما أنفقتم من خير فللوالدين والأقربين واليتامى والمساكين كما مثلا دواتر يعني أكري تفاصيل ودريجي بي بدن وبيمان ألي أو كساني كبيان أبخشري بس الشوازيكن أفرمي للفقراء الذين أحصروا في سبيل الله لا يستطيعون ضربا في الأرض يحسبهم الجاهل أغنياء من التعفف تعرفهم بسيماهم كتمشاي جلكو برغو هستانو دانشتيانكي أوان دباكو أوان دن نزيهن بەڵام لا يسألون الناس إلحافا وانا داوا لخلق ناكن بتوبزي أبي مروف بدواي أوانا وبقري لحالتي إنفاق ولحالتي بخشين وبيمان أليت سيك سودور أجري لو إنفاق ظاهرا أو يك كسب محتاج بيستكيا بلام خوي جوري أفرمي وما تنفقوا من خير فلأنفسكم وما تنفقوا من خير يوفى إليكم يعني إنسان لبو نفسي خويتي ولا قيامتي خوي جوري سبحانه وتعالى هموي بي أدا حتى خلق من لبو دابج أكا لمسألة إنفاق أفرمي ومن الأعراب من يتخذ ما ينفق مغرما إيوه أزاني مسألة إنفاق وبخشين أو السراني لي السندري طوب ذكر دنا خوای گەورە سبحانه أفرمي أو بەشێکیانە کە خراپە بەڵام ومن الأعراب من يؤمن بالله واليوم الآخر ويتخذ ما ينفق قربات عند الله وصلوات الرسول بەڵام بەشێکی کە ئەیبەخشی بۆ نزیک بوونەوەیتی لەخوا ودعای پێغەمبەری صلى الله عليه وسلم خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها وصل عليهم إن صلاتك سكن لهم كدعاء پیغمبر عليه الصلاة والسلام كوتاشد أو نمونانش باز أكا خوای گەورە سبحانه وتعالى لو أنا نموني شوازي بخشين مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل لأجل إنفاق أكري ما مسان زياتر أما جي بيبكن إن شاء الله دەستۆش بێ خاموسەجان مامۆستا حەسەن مامۆستا ڕزگار باسی ئەوەی کرد کە فەلسەفەکەی لەکوێدایە باش ئێمەمان کە شتێکمان دەبێ دەیبەخشین دەکرێ ئەتو کە خێرێک سەدەقەیەک دەکەی چاوەڕێی ئەجر و پاداشەکەین ئەو ئەجر و پاداش و لێکەوتانە چین کە ئێمە وەدەستی خێن لە بەخشینە الحمد لله الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم والصلاة والسلام على نبيه الأكرم وعلى آله وصحبه أولي المكارم والهمم بێگومان سوود و بەرهەم و پاداشتی بەخشین
یەکجار زۆرە. ئینسان هیچی نەکرد بێت فەرمانی خوای جێبەجێ کردووە کە نەک لە دەیان بگرە ژمارەکەی لە 100 و لە 200 تێدەپەڕێت و دەچێت سلشی و باسی و مەدحی ئەو پێغەمبەرە ئازیزە عەلەیهی سەڵات وەسەلام کە سەدان فەرموودەی فەرمووە لە باسی بەخشینە. هیچ بەرهەمێکی نەبێت ئەو بەرهەمەی هەیە کە تو پایەیەک لە پایەکانی ئیسلامەکەت جێبەجێ دەکەیت چونکە زەکات و ئینفاق بەشێکی ئیسلامەکەمانە. بەرهەمێکی ئەوەیە کە تۆ دەرگاکانی بەهەشت کە زەکات و ئینفاق و بەخشینە ئینسان مسۆگەر دەکات. سوود و بەرهەمی بەخشین هەم بۆ دنیایە هەم بۆ دواڕۆژە، هەم بۆ تاکە، هەم بۆ خێزانە، هەم بۆ کۆمەڵگایەکی مەحدودە، هەم بۆ تەواوی بەشەریەت خێر و سوودی هەیە. ئەگەر ئێمە تەماشا بکەین لە بواری سیاسیە تۆ ئەوە لە بەرچاو بگرە، خوای گەورە کە باسی جیهادی کرد و فەرموویەتی چی؟ جاهدوا بئەموالیکم وئەنفوسیکم. کەواتە ئەگە تۆ بتەوێت تێکۆشان لە ڕێگای دینا بکەی، دین بڵاوکەیەوە تەبلیغ بکەی، ئەو ئیسلامە جوانە بتەوێت بگات و پەیامی خۆی بگەێنێت و بە شێوە جوانەکەی بە دنیادا بڵاو بێتەوە، ئەوە بەبێ بەخشین نابێت. ئەو مزگەیت و ئێمەیان بە پارە کراوە، ئەو کامیرانە بە پارە کراون، ئەو فەرشی لەسەری دانیشتوین بە پارەیە، ئەم مایکوم کامیرانە بە پارەنە، قوربانی دەکەی هەمووی پارەیە. تۆ کارێک دەکەی ئەم کارانە لە کۆتاییە دێنەوە سەر بابەتی بەخشین. بۆیە خوا دەفەرمێت وەلا تؤتوا السفهاء ئەموالەکم التي جعل الله لكم قیامە. کەواتە قیوامی ژیانی ئینسان بە ماڵ ڕاوەستاوە. بەڵام لە ڕووی ئابووریشەوە کۆمەڵگەی موسڵمان ئەگەر بەخشن دەبێت بە تایبەتی دەوڵەمەندەکان، بە تایبەتی خواپێداوەکان ئەگەر بەخشن دەبن ئایا فەقیری لە کۆمەلگایە جێگای دەبێتەوە؟ یان هەر نامێنێ یان ژمارەکەی زۆر کەم دەبێتەوە. لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئایا کۆمەڵگە ئەگەر ئینفاقی تیابێ واتە خەڵک پێویستی بە پارە و بە ماڵ و سەرەوت و سامان نەبێت، معاف بێت و کەفالەی کرابێت، بۆ دەست دەبا بۆ جەریمە و تاوانی دزیکردن و خیانەت و کشتن و گەندەڵیکردن و ئەنواع ڕێگای خراپ. هەتا لەسەر ئاستی خێزانێک ئایا ئەو خێزانەی کە کاسەی ماڵەکەی پڕە گومانی تیان نییە کە بە ئیمانەوە بێ زۆر لە ئاشتی و لە خۆشییا دەشی. لە ڕووی دەرونیەوە ئایا ئینسان چەند بەختەوەرە ئەگەر ماڵێکی هەیە لەم ماڵە هاوێنەکانی خۆت، برایەکان، خوشکەکانت تەواوی کۆمەڵگاکە وەکو خێزانێک هەر هەمووی بەسەر دەکەیەوە. کەواتە سوود و بەرهەمی بەخشین زۆر مهمە. بەڵام ئەومان لەبەر چاو بێ با بەخشین ئێمە لە بازنەیەکی بچووکان نەیبینین. لە ئیسلامە کە باسی بەخشین کراوە لە بازنەیەکی هەرە گەورەوە هەتا بازنەیەکی بچووکم بەخشینە. ئاگامان لێ بێ ئێستا مرۆڤایەتی لە بەخشینە تووشی کارەساتێکی گەورە بووە. بەپێی داتاکانی با بڵێن ئومەمی متحیدە لە بەشی ئامار باس لەوە دەکا کە لە هەموو حکوماتی دنیا ساڵانە 8 ملیار دۆلار دەبەخشرێت بۆ لێکۆڵینەوە زانستی، 13 ملیار دەبەخشرێت بۆ بواری کەرتی تەندروستی. بەڵام لە بیرمان بێ 3000 ملیار سرف دەکرێت لە بواری سەربازیە. تۆ تەماشاکە لە کاتێکدا کە ملیار ئینسان کێشەی کەم ئاوی هەیە، لە کاتێک کە نزیکەی ملیارێک لە مرۆڤەکان کێشەی خراپی خواردن و بەدخۆراکی هەیە و دەخلی پێویستی دەست ناکەوێت بۆ ژیانی خۆی. کەواتە بابەتەکە یەکجار گەورەیە و یەکجار گرینگە. ئەگەر ئینفاق بە معنای کەلیمە ڕێک بخرێ لە کۆمەڵگا لە کاتی خۆیان ئەرکی حکوومەت بووە، بەیتولمالەی حکوومەت ئەوەندە گەورە بووە، ئەوەندە منەظەم بووە، توانیوێتی داهاتەکانی وڵات چ بە شێوەی بەخشین بێت، چ بە شێوەی سەرانە بێت، چ بە شێوەی زەکات بێ، کۆی کاتەوە تەنزیمی کە و پێویستەکانی تەواوی کۆمەڵگای پێدابین بکە. بەڵام ئێستا لەبەر ئەوەی کە یەکەم ئینفاق بە شێوازی منەظەم نییە، دوایش بەداخەوە زۆربەی زۆری ئەوانەی کە
دەوڵەمەند بوون بەنا مەشروعی نایبەخشن چونکە لەبەر ئەوەی کە ئینسانی مادی و مادیگەرایی بەخیلە. بەڵێ بەڵێ دەست خۆش مامۆستا بەڕێز خی گەورە پاداشتاتەوە. مامۆستا ئەحمەد باسی بەرهەم و سوودەکانی بەخشینی کرد هەم لە ڕووی تاک هەم لە ڕووی کۆمەلگا هەم لە وەکو پاداشت بۆ دواڕۆژ. باشە بۆ دەبێ ئێمە یان پێمان بڵێ و بەربەستانە چین کە وە دەکەن ئێمە نەبەخشین لە کاتێکە ئەو هەم کەلکو سوودی هەیە کە جانێ مامۆستا باسی کرد. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. یەکەم بربەستێکە گشتیە مسلمان و غێری مسلمان ئەگرێتەوەی کە خۆشەویستی دنیا و خۆشەویستی پارێ خۆشەویستی ماڵە کە خی گەورە لە قورئانە زۆر باسی کردووە و ئینسان هەر طبیعەتی وە دنیای خۆشێ ماڵی خۆشێ پارەی خۆشەوێ بەڵام خەڵقی وای خاتە دڵیەوە خەڵقی وای خاتە دەستیەوە بەپێی ئیمانەکەی بۆیە خی گەورە ئەوانەی کە خۆشەویستی دنیایان هێدا لە زۆر ئاەت و فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاماژەی پێکراوە هۆکاری سەرەکی ئەوەی کە ئەو پارە و ماڵیان خۆشەوێت کە ئینسان کەسێکی خۆشویست شتێکی خۆشویست لە دەستی دەرنایە حەز ناکات لێی دوورکەوێتەوە. دووەمیان لە کاتێکە سنەتی خۆیەوە تحبون المال حبا جەمە دوای ئەوەش کزی بڕوا بوون بەخوایان نەبوونی بڕوابوون بەخوا بە ڕۆژی دوایی کە خی گەورە لە قورئانە باسێکە فأما من بخل واستغنى وكذب بالحسنى أو كسيك برواي بروجي دوائنية وكذب بالحسنى كامي بخيلك أويك برواي بروجي دوائني برواي بوني الرجل لرجان أم باداش تقولي بدرته كباسكرا أو باداش تقولي كمثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة أما هي كميان 100 حبة بلان دعي وش خواهي قوله فإن الله يضاعف لمن يشاء أو حوصد دانا يعني يقبدتها يقبى حوصد الحسنة ب10 أمثالها إلى 700 ضعف يقبدوتها يقبى حوصد لا يقبى حوصد كاش بو سندانا أكادو سنجار حوصد داني بو زياكاتو بروي بونية أمريكا لدس خوما مهم ترى أمريكا لدس خوايا أمريكا للاي خومو بەدەست مێناوە مهمترە لەوەی کە لە لای خی گەورەیە ئەوەش یەکێکە لە حاڵەتەکان کە ئەو ئینسانە بڕوای بە ڕۆژی دوایی نەبیان بڕوای هەیە پێی بەڵام بڕوای زۆر بەقەوت نییە مسۆگەر نییە مامۆستا لە کاتێکا پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ کەم ناکا 3000 ئەو کەس ئەو ماڵی کە بەخشە لە پێناوی خوا ینی کزی یان لاوازی ئیمانەکەی ئەوە دەکاتنەوە نەیبەخش بەڵێ باسمان کردم ئیوا هەر ئیمانی نییە ئەو بەشێکی ژانە ئیمانی هەیە ئیماندارە بەڵام قەناعەتی بۆی لای خۆی زیاترێ ئەوی لە لای خوایە گومانی هەیە بۆی کە لای خوای گەورەیە یان یەکێ لەو خاڵانە مەسەن گومانی لەوە هەیە کە خوای گەورە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ مەلایکەتێک هاوارەکە فەرمێ دوعاکە هەموو بەیانیەکە فەرمێ اللهم أعطي منفقا خلفا خوای ئەوی کە بەخشیوێتی بۆی پڕکەرەوە بڕوای بەوە نیە بڕوای کزە بەوە یان ئەڵێ چۆن بۆم پڕەکرێتەوە گومانی هەیە لەو پڕکردنەوەی لای خوای گەورە و یەکێکە لەو خاڵانەوەی کە بەخیلی زۆر بەڵایەکی گەورەیە خوای گەورە فەرمێ ومنهم من عاهد الله لئن آتانا من فضله لنصدقن ولنكونن من الصالحين فلما آتاهم من فضله بخلوا به دعاء كان بارن الأخوة هر أمجار الدولة من دم كي هر أمجار بارن مالهم بيته يتم اللي أبخشم أبن بياو تشاك وخش أنا زان أوي كي بخشي بياو تشاك أبويا ولنكونن من الصالحين أما كسيجي تشاك برام كخوي جوري بيه بخشي بخيلي تياك كواتا بخيلي ڕێگرە لەوەی کە ئینسان ئیتر بەخیلی بە هەموو نوعەکانیەوە دەستی تێی ناچێ یان گومانی هەیە لەوەی کە خی گەورە بۆی پڕەکاتەوە یان گومانی هەیە لە پاداشتەکەی یان حەزەکە ئەمەی کە لە بەردەستیاتی مهمترە بۆی کە لە لای خی گەورەیە ئەوەش یەکێکە لە هۆکارەکان کە ئینسانی مسلمان جاری وە مسلمانیشی تێکێ بەخیلیەکە پێی خۆش نییە ئەوەی کە لە دەستی دەرچێ و جاری واشەیە کە ئەم ئینسانە ئەوەندە ماندوو بە ماڵ کۆکردنەوەی ماڵەوە بەسەرەت و سامانەکەیەوە باسیەکە بۆ کوڕ و کچەکانی باسیەکە بۆ ماڵوانەکە ئەوە نەپێوێ ماندوو کە بیری ئەم ماندووبوون و عەزیەتەوێت تا ئەم تۆزەی پیا کردووە هەروە ئەزانێ خۆی پیای کردووە نازانێت کە فەزلی خوای لەگەڵ بووە بەرەکەتی خوای لەگەڵ بووە خوای گەورە ڕزقیاوە ڕزقی هەموو کەسێ لەسەر خوایە و ئەزانێ خۆی پیای کرد ئەم ماندووبوونێنێتەوە بەرچاوی خۆی عەزیەتێکی زۆری پێوە کێشاوە ئەوەش وای لێکە هانیە کە سەرفینەکە و هیچێک لەوانش ماڵ و مناڵە حەز دەکات ماڵ و مناڵەکەی بە دەوڵەمەندی بەجێبەرێ
حەزەکە کوڕ و ماڵ و کش و ژن و خێزانەکەی کە لە دوای خۆی پارەی زۆریان هەبێ و دەوڵەمەند بن و حاڵیان باش بێ و هیچکەش لەو خاڵەنە مامۆستا حەسەن ئیشارەتی پێگر ئەوەیە کە ئەگەر عام بێ ئەگەر فەرد نەبێ جاری فەردیش ئەگرێتەوە کە حەزەکات دەسەڵاتی هەبێ بۆی پارەکەیەوە حەزەکات دەسەڵاتی هەبێ دائیمەن پارەی زۆر سەرفکە لە پێناوی ئەوەی کە حیمایە بکرێ لە پێناوی ئەوەی کە قووەتی زۆر بێ دەسەڵاتی زۆر بێ لە مقابل ئەوەی کە لەوە ئەوانەی کە نەفەقیان لەسەر ئەوە بژێویان لەسەر ئەوە فەقیریان کە مەسرفیان باز نەکێشێ وەکو ئەبینی لە گشتی لە وڵات بە زۆری لە وڵاتە ئیسلامیەکانی وایە جاری ئابینی کە حکومت خۆی دەوڵەمەندە بەڵام خەڵقی بەردەستی فەقیرە خەڵقی بەردەستی پێویستی بە پێویستیاتە بۆیە ئیمامی عومەر مەسەلەن فەرموویەتی سوێند بەخوا تا خۆم تێر نەخۆم تا خەڵقی تێر نەخۆن خۆشم تێر ناخۆم تا فەقیر و هەژارەکان ئەو شتە گۆشتە چەورە نەخۆن ئەو دووگی حشترە و ئەو گۆشتی حشتە بە سوورەوەکراوی نەخۆن منیش نایخۆم خۆش بێخوا ئەگەر پاداشات مامۆستا بەڕێز لەسەر مەڵەتی مامۆستانی خۆشەویست پێمان خۆشە وەکو ناوڕێشی ڕۆحی گوێ لە مامۆستا ئەحمەد بگرین بێکەوە کە ماڵێکی بە چێش پێشکەشماکە لە خزمەتێ بین تمدحيك بكم لا يقبتوا بي أي نوري توانم تبلم هشتا هر كمو هر خوم بقرزار أزانم مني بهزو سرگردان چون حق بدم بزبانم بکا باسی گەورەی تۆ قوربانت بێ دڵ و گیانم حبیبی یا مصطفى خۆشەویستی هەمووانی هەر کاسێ تۆی خۆش داوێ گیانم بێ بە قوربانی گیانم بێ بە قوربانی یەخوا هەموو کوردستان پڕبێ لە نووری ئیمایان دەرچێشی لە ساردڵ هەر ئازارێگە دیمان هەر ئازارێکە دیمایان حەبیبی یا مصطفى خۆشەویستی هەمووانی هەر کاسێ تۆی خۆش داوێ گیانم بێ بە قوربانی ڕۆحم بێ بە قوربانی جەمالی پڕ لە نووری سراجی بارزی هستی ڕەوشتی بێ قارینی زەواڵی خۆپەرستی زەواڵی خۆپەرستی حەبیبی یا مصطفى خۆشەویستی هەمووانی هەر کاسێ تۆی خۆش داوێ گیانم بێ بە قوربانی گیانم بێ بە قوربانی دەست خۆش بیاخوا مامۆستا ئەحمەدجان وای گەورە پاداش داتەوە بەڕێز دکتۆر خالید بەخشین ئاخۆ بەس لە مادەدای ئێمەکەوەی دەبینین یان پێمان بڵێ جۆرەکانی تری بەخشین چین تا ئەوەی بەرچامان ڕۆم بێ ئێمە تەقسیری نەکەین لە بەخشین بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله
صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. طبعا دیارە جۆرەکانی بەخشین زۆرن ئەوەی کە لە قورئان و لە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم باس کراوە، بەڵام ئەوەی کەوا هەیە بەڕاستی تەماشا دەکەی هەندێک بەخشین هەیە ئەجر و پاداشتی زیاترە لە ئیدیکە، لە هەندێک حاڵەتدا دەکرێت، لە هەندێک کاتدا دەکرێت ئەجر و پاداشتی زیاترە. بۆ نمونە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر تەرکیزی لەسەر ئەوە کردیە کە ئینسان سەدەقەی جاریە بکات بەردەوام ئەوانەی کەوا دەمینێتەوە. بۆ نمونە کاتێک کە سەعەد دێتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ یا ڕەسوڵ الله داکەم وەفاتی کرد، پێم خۆشە چی لۆ بکەم شتێک بی، دەفەرمێ سەدەقەیەکی جاریەی لۆ بکە، دەفەرمێ چی لۆ بکەم، دەفەرمێ بیرێکی لۆ لێدە با خەڵک ئاوی لێ بخواتەوە بەردەوام ئەجر و خێرەکەشی بە بەردەوامی لە بۆ ئەو بێت. لۆش بەخۆ بلا وەکو لە صحیح مسلمی شاتوە دەفەرمێ إذا مات ابن آدم انقطع عمله إلا من ثلاث صدقة جارية وعلم ينتفع به أو ولد صالح يدعو له. یەک لەوانە لەو سەی کە لە دوای مردن پێی دەگا، یا سەدەقەیەک بکا کە خێرەکەی دائیم و بەردەوام بێ، یاوەتێ علمێک بڵاو بکاتەوە کە خەڵکی فێریشتی چاکە کردیا، یاوەتێ منداڵێکی ساڵحی هەبی کە دوعای لە بۆ بکاتن. لێرە من دەمێ ملاحەزەیەک بدەم بە زۆربەی خەڵک، ینی سوبحان الله زۆر جار وەیە ئینسان گرفت لەسەرەوە دروست دەکەڕن ئایا فاتحە دەگاتە مردویان نە. ئەو بابەتی ئێمە نێ، بەس مقارنەیە لەگەڵ مەوضوعی سەدەقە. هەموو عولەمای ئیسلام متفقن سەدەقە بە مردی دەگات، تەنانەت یەک خلافیشی لەسەر نییە. کەچی خەڵک زۆر جار وایە لەو شتە یەقینی خۆی لا دەدا لە بۆ مەسئلەیەکی دیکە، لۆ دەڵن فاتحە ناگاتە مردی، دە باشە بڕۆ سەدەقەی لێ، خۆ سەدەقە هیچ گومانی تێدا بەدەقی قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە بەردەوامیش لە بۆی دەچی. فاتحەکە ئاسانە چیتە ناچی مامۆستا. بەڵێ پارەی تێدا ناچی، لۆی خەڵکەکە جا منە ملاحەزەم لەسەر هەندێکدا. اینجا ئەوە یەکێک لە جۆرەکان، یعنی ئینسان دائیمە شتێکی ئێستا و مزگەوت ئێمە تێدای مستەشفایەک دەکری، جادەیەک دەکری، یعنی سەدەقەی جاریە لە بۆ ساحبەکەی بەردەوام نوێژی تێدا دەکرێت، هەر شتێکی تێدا دەکرێت خاوەنەکەی تێدا شەریکی. ئەوە یەکە لەو جۆرانەی سەدەقەی کە بەڕاستی ئینسان لە بەخۆی بتوانی شتێک بکاتن، خاستن ئەوانەی کە ساحب ماڵن پارەیان هەیە دەتوانن ئەوەی نیشیتی دەتوانی بە مشارەکەش بێ، یعنی ئەنجامی بداتن. ئەوە یەکێک لە سەدەقەکانە. سەدەقەی ترمان هەیە بەڕاستی زۆر جارەی خەڵک وا دەزانی سەدەقە لە شتە کۆن و بێبەهایەکان و ئەوانەدا دەکرێت، بەڵام تەماشا تەعبیری قورئانێکە خوای گەورە وا نافەرمێ ئینسا ئەسڵەن پێچەوانە کرایتەوە، يعني ولا تيمموا الخبيث منه تنفقون ولستم بآخذه إلا أن تغمضوا فيه. يعني نەچێ ئەو ماڵی ببەخشی چیهانی خراپە ئەگەر بدەنە خۆت وەری ناگری، خوای گەورە فەرمێ. کەسی تەماشا تەعبیری قورئانی کە ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما وأسيرا على حبه، ئەو ماڵی کە خۆشت دەوێ بیبەخشی لە بۆ باشە، یعنی ئینسانە بێ ماڵەکە کە خۆشی دەوێ ئەوجە بیبەخشی لۆ خوا، چونکە توێی دەیە چێ دەی ڕەب العالەمین، لێ دەبێ ماڵێک بێ بەڕاستی قیمەتی هەبی. زانە دەقی ئاياتی قورئانە فەرمێ لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون، يعني حتى ناگەونە پلەی چاکەکانن، حتى لەو ماڵە نەبەخشن کە ئێوە خۆشتان دەوێ. ئێستا وەرە ئەو مەفهومە بینە ناو خەڵک، يعني كم واهي أصحابي في غمر صلى الله عليه وسلم شي هاسبي لكن بقيمة وأي بخشي لفيناي شي همالي لكن بقيمة وأي بخشي لفيناي يعني أبو دحداح أو شوينو بستاني بخشي كشش صدر خرماي تيدا في غمر صلى الله عليه وسلم جار وبلوم وتعو خوشيتو سركان يكي آوي لي دخوار دس دوش دس فرمو يا رسول الله حرق في سبيل الله شكو أخوة داوي مالك دكا كلكن إنسان خوش شويست توێستە کا ئینسانێکە بە بەرچاوی دەکەی خۆشترین مەزرعەی هەبیبی بەخشی لە پێناوی خوای گەورە. کاتە من نەوعێک لە سەدەقە و بەخشینمان هەیە بەڕاستی زۆر جاری وا هەیە خەڵک لێی بێ ئاگا عالەم هەموو ئیشەکان وەچی شتەکانی کەونە بخۆ بۆ شەر باشە ئینسانەی بەخشیشت هەر ببەخشی باشە لێ ڕابێ، بەڵام نەک ئەوە پیشەی بیتن ئینسانی دەوڵەمەندە هەبوونە ماڵی خراپ دەبەخشی و ماڵی چاچیش لۆ خۆی هەردەگری. ئەسڵەن ئیسلامەتی فێرە دەکە باشترین شت ببەخشی. ئیمامی عومەر ئەستوێکی بەخشی بە کابرایەکدا فەرمی یا ڕەسوڵ الله قیمەتی نازانی بچم لێی بکڕمەوە، پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم لا تشتري منه ولو أعطاك بدرهم، بە یەک درهەمیش دای لێی نەکڕێ و لەی گەڕێ تۆ دایتە خوای تەبارەک وتەعالە. حتى لە کۆیلە و عەبد لێیان پرسی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو ڕزگارکردنی ئەوان فەرمووی چی هەنیان قیمەتی زیاترە ئەو لەکن خوا لە هەمویان ئەجری زیاترە.
کەواتە ئەمە ئەوڕۆکە بەڕاستی دەبینی خەڵکانێکێک کە دەبینی بەخشینەکە بێ لە قەدەر ئاست و توانای خۆیدا ئەو ئینسانە ئەنجامی بدە. بەخشینێکی دیکەمان یانی ئینسان بەڕاستی زۆر جاری وا هەیە بە منەت بەوانە شتەکانی خۆی بەتاڵەکاتەوە. ئینسان تا دەکرێت ئەو سەدەقەیە بە پەنهانی ئەنجام بدە. هەروەکو لەو حەدیثەکەی 7 کەس لەژێر سێبەری خوادان یەکێک لەوانە چییە؟ ورجل تصدق بصدقة فأخفاها حتى لا تعلم شماله ما تنفق يمينه. يعني پیاوێک خێرێکە بەدەستی ڕاست دەستی چ پیاگای لێ نییە. ئەوها بەو شێوازە بێ خێر بکە. مامۆستا عەفو ئەوەی کە مادەی نییە بۆ نمونە ئێستا ئێوە دانیشتون ئەو زانستە دەبەخشن ئامۆژگار دەکەن شەر بەخشینە یان زەردەخەنەیە کە دەیکەن ئەوە شەر بەخشینە ئیلا لە مادە خۆی دەگریتەوە بەس بە کورتی مامۆستا. بەڵێ یەک شتم ما بۆ حەزمە کرد ئەوەی برم لەسەر مەوزوعی سەدەقەکە زەین العابدین ڕەحمەتی خوای لێبی لە شاری مەدینەدا وەکوی من جەوزی لە کتابی سیفەت و سەوفە باسی دەکا دەڵێ 100 ماڵ ئەرزاقیان نەدرایە نەیانەزانی چی دەیدان. باشە وەفاتی کرد خواردنەکان پچڕا خەڵک ئەو وەخت زانیان ئەو پیاوە بوو بە شەو دەچوو ئەرزاقی لە بۆ خەڵک دادەنا دەیبەخشی لە پێناوی خوای تەبارەک وەتەعالا. جا تەبعەن وەکو بەڕێزیشت باس کرد کە دەڵێ بە کورتێنی ئینسان کە دەبەخشی چ ماڵ ببەخشی چ عیلم ببەخشی چ بە جەسەدی خۆی یارمەتی و هاکاری خەڵکەدا دەیبەخشی چ جاری واه وەکو سەدەقە ذکر و یاد و خوای گەورە دەکاوانە زۆری هەیە بە سەدەقە و بە ئەجر و بە پاداشت حیسابە بن. یعنی ئینسان هەر ئەعمالێکی خەیری بکە إلا لبو يبيتا بصدقة لبو روجي دوائدا حتى بزانا في غمر صلى الله عليه وسلم فرمي باشترين صدقة أوي أتوح واشتريك بورمونا بزنك مرة كتبي بيدي بكسك بلي أصلك لومن شيركي اللي بخو حتى لكن خلاص بيو بيدرين منيحة العنز. آخر نوعي صدقة كبرين دمي أما جاي فيكم كخلق جاري واهي لي بي آقايا يعني أوي كبوسيت ذكري لبو باشي مردني جيشان كمر يعني سزور خلق إلى كردواري ده زور دولمان ده هبونا يعني بخيلي بوسيتك ده كابلا كاكا غير من مردم لوت هي حتى سيشي مالد لوت بكريته خير. پیغمبر فرمی صلی الله علیه و سلم صدقه که خوا پی بخشینه لو کاتا لیتانی وردگری. بله. دتوانی سیچی مالکی خوی لدوای مردنیش دبر لبوم بکن خیر و واجبی شل سر کسوکاری دبی لبوی بکن اگر وصیتکی شرعی و اگر نگناهیان دگان. بارك الله دست خوش بیا خانم مصطفی. برز دکتور لقمان جان. ئەزر و پاداشتەکانی بەخشین ئەگەر لەومانی بژمێری بە شوەی چۆن دەڵێ هان مامدا تاوی بەخشین انشاءالله. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. طبعا زانینی پاداشتی هەر کردەوەیەک دەبێتە هاندەر لەوەی ئینسانی مسلمان ئەو کارەی ئەنجام بدا و گرنگی پێ بدات. پاداشتی بەخشین ئەتوانین بیکەینە دوو بەش، پاداشتی لە دنیا و لە قیامەتیش. لە دنیادا پاداشتی زۆرە کە نەتیجە و بەرهەمەکەی دەبینی. یەکەمینیان بۆ نمونە ئەتو کاتێک ماڵێک دەبەخشی یان هەر شتێک دەبەخشی علم و زانستیش بیت ئەو ماڵەت زیاد ئەکات کەم ناکات بەرەکەتی ئەکەویتێ. هیچ گومانی تێدا نیە. ئەوە گومانی تێدا نیە. خوای گەورە سوبحانە وتعالە لە قورئاندا ئەفەرمێ یەمحەق الله الربا ويربي الصدقات. خوای گەورە ڕیبای بەرەکەتی نایڵێت ئەیستریتەوە، بەڵام سەدەقات پەرەی پێ ئەدا گەشەی پێ ئەدا زیادی ئەکات. کەوابیت ڕیبا زیادکردنێکی ظاهریە بەڵام لە حەقیقەتدا کەمکردنە، کەمکردنەوەی ماڵە. بەڵام بەخشین بە پێچەوانەوە لەوانەیە ظاهیرەن وا تێدەگەیت و ماڵت کەم بووە بەڵام لە ڕاستیدا زیادی کردیە. ئەوە مستەلەح و زارەوەی قورئانە. کەوابی زیادکردنی یعنی بەخشین ئەبێتە سەبەبی زیادکردنی ماڵەکەت نەک کەمبوونی بەرەکەتی ئەکەویتێ. جگە لەوە پاداشتی چکەی دنیایی ئەوەیە کە ئینسان دڵی پێخۆش ئەبێت. یعنی لە دنیادا تو ئاسارەکەی دەبینی ئەو کەسەی کە دەبەخشیت ئاسوودە دەبی بەختەوەر دەبی. ئەبرۆ لە یەکێک دەپرسن من ئەسعد الناس بەختەوەرترین کەس چییە؟ دەڵێت من ئەسعد الناس ئەو کەسەیە کە خەڵکی بەختەوەرەکات. یعنی خوای گەورە سوبحانە وتعالە وای دانایە بەختەوەری موسڵمان لە بەختەوەری برایەکەیتی موسڵمانیت کەیە. حتى يعني تولى دو مصلحتي خودي بختوري خود بي بدستنا كي حتى كسي برانبرد بختور نكي بي نبخشي أو لروي دنياية وهروها هل روي دنيا وقيامتي شو بيك وبيغمبر فرمي صلى الله عليه وسلم من يسر على معسر يسر الله عليه في الدنيا والآخرة. كسك ناخوشيك لسا مسلمان لابدا خوشيك بي ببخشي أو زمال بي دلدانا وبي هر بخشينا كبيت. ئاسانیەکی لە بۆ ینی زەحمەتیەکی لۆ ئاسان بکات.
فەرمی خوای گەورە لە دنیا و قیامەت کاروباری لۆ ئاسانەکات. کەوابی ئەوە کۆمەڵێک پاداشتە لە دنیا جگە لەوەی کە زۆر کەسەیە کە سەدەقەی کردە کاتێک نەخۆش بە خوا شیفایدایە داو مەرضاکم بالصەدەقە، ینی ئەوە شتێکە کە عملیاً واقعاً ڕوویدایە و بە تەجروبە. تدفع البلاء لە پاداشتەکانی قیامەتیش تەوان لە بۆ عەطاء و بەخشین ئەوەیە یەکەمین شت ئینسان لە ژێر سێبەری سەدەقەکەی حەشر ئەکە لێ ڕۆژە قیامەت. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم الرجل في ظل صدقته حتى يقضى بين الناس. فەرمی هەر ئینسانێک لە ژێر سێبەری سەدەقەکەیتی حتا حکمەک لێ لە بینی خەڵکی و یەک لای ئەکرێتەوە ئەو کەسانەی لە بۆ بەهشتن ئەوانەی لە بۆ جەهەنەم. کەوابیت ئەبێتە سێبەرێک وەکو سەترێک لە ڕۆژی قیامەت سێبەری لێ ئەکە لە ناخۆشیەکانی حەشر و چاوەڕێکردنی حیساب. دووەمین شت لە پاداشتەکانی ڕۆژی قیامەت ئەتۆ ئەو شتەی دەیبەخشی ئێستا هەڵ ئەگیرێ وەکو پاداشت و ئەجر لۆ قیامەت. یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕووداوێکدا کە لە ماڵی پێغەمبەر ڕوویدا صلی الله عليه وسلم هەروەکو دایکمان عایشە ئەجەری تۆ ڕەزای خوا لەسەری دەفەرمێ ذەبەحوا شاتن، یعنی باشە کاوەڕێکیان کوشتەوە لە ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەوزیعیان کرد کە پێغەمبەر هاتەوە عەلەیهی الصەلاة والسلام فەرمووی ما بەقیە منها چی لێ مایتەوە؟ گوتیان ئەی پێغەمبەری خوا بەقیە منها يعني هەموویان کردتە سەدەقە فقط بەقیە منها کەتیفەوە، گوتیان بەس کەتیفەکەی مایە ما بەقیە منها إلا کەتیفەوە، يعني بەس گۆشتی شانەکەی مایە گەنە هیچی نەمایە. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم بەقیە كلها إلا کەتیفە. فەرمووی بە پێچەوانەوە هەمووی مایتۆ کە ئەوەی سەرفتان کردیە تەنها ئەوەی مایتۆ لە ماڵێ ئەوە نەمایە، چونکە ئەوەی دەیخۆی دەڕوا، بەڵام ئەوەی سەرفی ئەەکەی هەڵ ئەجیرێ لە بۆت لە ڕۆژی قیامەت، هەمووی ئەبیتە ئەجر و پاداشت لە بۆت لە بۆ ڕۆژی قیامەتدا. جگە لەوەی سەدەقە و بەخشین جا هەر بەخشینێک بی ماڵ بیان عیلم بیان بۆ نمونە حکمت بی هەر بابەتێکی بەخشین بیت یەکێکە لە ئەسبابی چوونە بەهەشت. تەماشاکەین لە قورئان چەندەها ئاەتمان هەیە والذين في أموالهم حق معلوم للسائل والمحروم. شخوای گەورە باس صفاتی ئەو کەسانە دەکە کە ئەچنە بەهەشت، چێنە ئەو کەسانە کە حەقێکی دیاری کراو هەیە لە بۆ ئەو کەسەی داوایان لێ دەکە یان داوایان لێ ناکەن کە محتاجن. لە کۆتاییدا چ دەفەرمێت؟ دەفەرمێ ئولائیکە فی جەنات مکرمون، ئەوانەی ئەو صفاتانیان هەیە کە یەکێک لەوانە ئەو بەخشینەیە ئەفەرمێ ئەوانە لە ناو بەهشتن مکرم و بەڕێزن. لا آياتك خوای گەورە لە سوورەتی ذاریات ئەفەرمێ وفي أموالهم حق للسائل والمحروم. لپاش چ دەفەرمێ إن المتقين في جنات وعيون، ئەو کەسانەی کەوا متقینە و لە خوا ترس و تەقوایان هەیە لە ناو باغات و لە ناو بەهشتن لە ناو کانیاوەکانن. باشە ئەوانە چیان؟ ئەوانە یەکێک لە صفاتیان ئەوەیە کە لە ماڵیاندا مافێ لە بۆ ئەو کەسانێک کە محتاجن کە داوا دەکەن یا داوانەکەن. کەوابی پاداشتەکانی بەخشین هەم لە دنیای و هەم لە قیامەتە و ئاسوودا بەخشیتە ئینسانی ئیماندار کاتێکە بەخشیت. بارك الله خدای گەورە خێر نووسیاخوا. جەنابی مامۆستا عەبدولحەمید ئەوە زانیمان ئەجر و پاداشت و گەورەیی بەخشین چین، با بزانین لەوەی خۆمان لێ نەدزینەوە چێن ئەوانەی کە دەبەخشن و چێشن ئەوانەی کە پێیان دەبەخشرێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. طبعا بەخشەر زۆر کەسەیە کەوا دەبەخشێت، جۆرێکیان ئەوانن کە دەبەخشن لە پێناو ڕەزامەندی خوای پەروەردگار و بۆ بەدەستێنانی ڕەزامەندی خوای پەروەردگار تەبارەکە و تەعالا. کەسانێکیش هەن دەبەخشن بەڵام مەبەستەکەیان بۆ دنیایە، بۆ بەدەستێنانی ناو و شۆرەت و ناوبانگ و محامیدە لە ناو خەڵکیدا. لەوانە کە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم عەبدوڵڵای کوڕی جەدعان کە بە نمونە پیاوێکی بەخشندە بووە، بەڵام ئەوەی کە بەخشیویەتی و کردوویەتی ئیمانی نەبووە، بەسی ڕەزامەندی خوای پەروەردگار نەبووە. بۆ ڕەسوڵ الله عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی لە ڕۆژی دواییدا هیچ سوودێک لەوە نابێنێت، چونکە ڕۆژێ لە ڕۆژان نەیوتووە ڕەبی اغفر لی خەطیئەتی یەومە الدین، تەنها بۆ ناو و شۆرەت و ئەمانە کە دوێتی و ئەویش لە دنیا بەدەستی هێنا و پێی گەیشتووە. ئەوەی کە دەبەخشێت وەکو ئیمان و باوەڕ دەبەخشێت لە پێناو ڕەزامەندی خوای پەروەردگار، ئەمە سەلماندنی ئیمانە. چکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام دەفەرمێت الصەدەقەtu بورهان، بەڕاستی بەخشین ئەو کەسەی دەبەخشێت سەلماندنی ئیمان و باوەڕەکەیەتی.
سلماندنی ئەوەیە کە ئیمان و باوەڕ هەیە بۆی کە ڕۆژێک دێ خوای گەورە سوبحانەهو وتعالە باشترین شێوە پاداشی ئەداتەوە لەگەڵ ئەوە کە ئینسان وئینەه لحب الخەیر لەشەدید زۆر ماڵی خۆش دەوێت زۆر حەزی بە پێکەوەنانی ماڵە زۆرکردنیەتی قەرەباڵغیەتی بەڵام دەستی تێ دەچێت لە پێناو ڕەزامەتی خوای گەورە سوبحانەهو وتعالە ئەو کارە دەکات دەیبەخشێ بەکێ دەیبەخشێ بەوانەی کە طبعا ئینسان سەرەتا لە خۆیەوە دەست پێ کاتێمە باسی بەخشی نەکەین ئینسان بۆ نەفسی خۆی یعنی تەحەدوث بە نیعمەتی خوا پێوەی دار بێ ناز و نیعمەتەکانی خوای گەورە بۆ ماڵ و مناڵی خۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمووی ئەفضەل الصەدەقەتی ئینسان دینارێ دەبەخشێ بۆ فڵان و بۆ فڵان و بۆ فڵان باشترین ئەوەیە کە ئینسان بۆ ماڵ و مناڵی خۆی سەرفەکە ئەم هەندانە بۆ ئەوەیە ئینسان جاری وهەیە ینی دەبینی دەوڵەمەند دەوەزعی باشە بەڵام ماڵ و مناڵی خۆی بەهرەمەند ناکە لەو ناز و نیعمەتێک کە خوای گەورە پێی داوە بۆیە کاتی هاوڵان پیاوێکی چوارشانی بەهێزی بە توانایان بینی تێپەڕی وتیان خۆزگە ئەم پیاوە هێز و توانە و شان و شەوکەتە لە جیهاد و لە پێناوی خوای گەورەیە ئەم هێز و توانای سەرف کردایە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمووی ئەم پیاوە ئەگەر یەسعى عەلی عیالیه ئەگەر بڕوات ئیشکات و کار و کەسابەت کا بۆ ماڵ و مناڵی خۆی یەسعى عەلی ئەبەوەینی شەیخێنی کەبیرین دایک و باوکێکی پیری بەتەمەن هەیە بڕوا کەسابەت کات لە پێناو بەخێوکردنی دایک و باوکیدا فەهوە فی سەبیل الله ئەوەش لە پێناوی خوای گەورەدایە یعنی ئینسان خۆی ماڵ و مناڵی خۆی جا دایک و باوکی یەسئەلونەکە ماذا ينفقون قل ما أنفقتم من خير فللوالدين ئینسان خوای گەورە ناز و نیعمەتی خۆی بەهرەمەندی کردووە بەشی دایک و باوکی لێ بدا والأقربین برای هەیە خوشکی هەیە پوری هەیە مامی هەیە خاڵی هەیە ئامۆزا و پرزا و خزم و نزیکی هەیە بەر و دراوسەی هەیە وەکو پێغەمبەر ساسم لە حەدیثەکان نەهانی داون کە بەخشیتان خواردنێکە لێدا نەختێک شلەکە زیاتر کە و کامیان دەرگاکەی لێ نزیکترە بچۆ پێی ببەخشە لە خزم و کەسوکاری خۆت کامی کەوا نزیکترە بچۆ هاوکاری بکە لە دوای ئەوە ببینە بۆ حاڵەتی خەڵک بزانە کامەی زۆر یعنی پێویستی بەوەیە فك رقبة خوای گەورە کۆمەڵیشی باس کرد وما أدراك ما العقبة فك رقبة أو إطعام في يوم ذي مسغبة لروجي تنانا ناڕەحەتی قەیران خواردن ببەخشە یەتیمەن ذا مەقربە خزمێکت هەیە مەجموعەی مناڵن باوکیان نەماوە خزمی نزیکتە بڕۆ یارمەتیان بدە ئەو میسکینەن ذا مەتربە پیاوێکی هەژار لە ماڵە کەوتووە نەخۆشی لێی داوە کۆمەڵە وەزعی ناڕەحەتی هەیە کرێکی هەیە نەخۆشی هەیە کاتی ئەم حاڵانە کەوا دێنە پێشەوە حتا خوای گەورە سوبحانەهو وتعالە لە قورئانی پیرۆز لە ئاەتی 6 سورەتی ئەتەوبە دیاری کردووە تەواوی ئەو چین و توێژانەی کە پێویستە زەکات بدرێ بەوان چونکە چۆن ئینسان نوێژ دەکات ئەبێ کۆمەڵی شروط و ئەرکانی تیابێ ڕۆژوو بە هەمان شێوە زەکاتیش کە ئەیدا ئەبێ ئەو زەکاتە بگاتە جێگەی خۆی هەرچەندە بڵێن لە ئاینی پیرۆزی ئیسلامدا کۆمەڵی شت هەیە تەنها یعنی بەخشین تەنها لە زەکات کۆ نەکراوەتەوە کۆمەڵێ مەسروفاتی ترێک کە ئینسان دەبەخشێت دروست نییە زەکات ببەخشێ بەوانە یعنی لە ماڵی ئینسانە لە غەیری زەکات خوای گەورە حەقی تریشی داناوە ئەو کەسانی کە فەقیرن واتە کەسێکی نەبووە هیچی نییە دو ئەوە کەسێکی تر هەیە هەژارە معاشێکی هەیە بژێویەکی هەیە پارەیەکی هەیە دوکانێکی ئیشێکی هەیە یا تەکسێکی پێ بەڵام ماڵ و مناڵێکی زۆری کەوتووە بەسەرە بەڵام قەرزار بووە بەهۆی دروستکردنی خانووەوە چەند نەخۆشێک هەیە یا کەسێک جاری وا هەیە دەبینیت پیاوێکە 6 کچی هەیە 7 کچی هەیە تەماشاقی کاسبکارێکی وایان نییە یعنی ئەمان ئەم چین و توێژانە کە خوای گەورە سوبحانەهو وتعالە بۆ ئێمە دیاری کردو هەتا ئینسان بگەڕێ بە دوای کەسێکە کە حاڵەتەکەی بژێویەکەی ژیانەکەی ناڕەحەتتر بێت بە تایبەت ئێمە هەندێک جار لە فقی ئیسلامیدا تعجیل و زەکات پێشخستنی زەکات کاتی حاڵەتێک بارودۆخی قەیرانی دێتە پێشەوە خەڵک کەونە ناو ناڕەحەتی دروستەکەوا مانگێ 2 مانگ 3 مانگیش ماوە زەکاتەکەی پێش بخە لەبەر ئەو حاڵەتانە یا کابرا جاری وایە کەسێک لە پڕ نەخۆشە و دێتە لای ئەزانی حاڵەتی زۆر ناڕەحەتە لە هەرێکێ لەو قۆناغانە کە ئینسان هاتە ڕێگای ئینشاءڵڵا مەجاری خێر و سەدەقەیە و کارێکی گەورەی دەست خۆش بێ خی گەورە پاداشی بە خێرتان ناتەڵیاخوا هەر لە لای دەسەڕاست و مامۆستا بە کوشتراوی کورتا و تەی جەنای مامۆستا دکتۆر خالید والله من دەڵێم میسان دائیمەن تەماشا بکە لۆ دوا ڕۆژی خۆی دائیمەن شتێک پێشکەش بکە پێش ئەوەی پێی بگات هەموو جارێ سەلەفی ساڵح ڕەحمەتی خوایان لێبی کە سەدەقەیان دەکرد بۆن خۆشیان دەکرد شتێکی باشیان دەبەخشی دەیانگوت چووکەوە گەوتە دەستی ڕەب العالەمین پێشەوەی بگەوتە دەستی فەقیرەکە
با ئەوەی کە دەیکەین شتێک بێ ڕۆژی دواییدا یعنی بتوانین بڵێن خوایە ئەجری ئەو سەدەقات و ئەو پاداشتانەمان بدرێتەوە حتا گەر فەقیرێک هات باکنیان دەیانگۆ مەرحەمەت بمن یەحمیل زادی إلى الآخرة یعنی ئەو کەسە بەخێر بێ کە زاد و زەخیرەمان لۆ هەردەگری لۆ ڕۆژی دواییدا ینی بەو شێوازە تەماشا سەدەقە و خێر و ئەجر و پاداشتیانە کرد نەک بەو نەزەرە ئێستا کە کابرا جاروێت تەکلیف لە یەکێک دەکا شتێک یەکسەر دەموچاوی گرشت دەبی دەستت خۆش بیاخوا مامۆستا حەسەن جان گومانی تیان نییە کە لە بێباوەڕیە دوو عنوان و ناو هەیە یەکیان پێ دەڵێن بێباوەڕ کافر یەکیان پێ دەڵێن منافق خوای تەعالا کە باسی کافر دەکات لە زەقترینی سیفەتەکانی نەبەخشینە سەرباری بێباوەڕیەکەی أرأيت الذي يكذب بالدين فذلك الذي يدع اليتيم ولا يحض على طعام المسكين كباس منافقي زكاة فرمي ويقبضون أيديهم ولا يأتون الصلاة إلا وهم كسالى ولا ينفقون إلا وهم كارهون منافق يعني نابخشي دەستی گرتۆتەوە یان بە قرچۆکی و بە دڵێکی زۆر ناڕەحەتەوە چکە بڕای پێنێکە دەبەخشێ خوای تەعالا کە باسی دەرگای بەهەشتیش دەکات وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض أعدت للمتقين متقين شيء الذين ينفقون في السراء والضراء كما زور أقام الليبت يخر ما وقع يخطر مزالم دي جاري واهية مال سوى الإنسان بباور دكا فلا تعجبك أموالهم ولا أولادهم إنما يريد الله ليعذبهم بها في الدنيا وتزهق أنفسهم وهم كافرون يعني تو جاروات زيدا كي بيت راسته قندلي كي بيت راسته كسر دكوجي لبر مال بيت راسته يقول بباورت بوكاتي أنا بخوي تعالى وڵای ترس ناگو مامۆستا نەبەخشین سیفەتی کافر و منافقان بێ ئینشاءالله خوای گەورە دەما پارێزی مامۆستا ڕزگار گیان پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئەو سەدەقەی کە ئینسان دەیکا وشی جەنابی مامۆستای باسی کرد خوای گەورە سوبحانەهو وتەعالە بەدەستە ڕاست دەی وەردەگری کە لێی وەرئەگری هەرەوها نامینێتەوە ئەفەرمێ وەیوڕەبیه لصاحبه كما يربي أحدكم فلوه يعني كو بڵێن کارێکی گچکە ئینسان گەورەی ئەکا ئەفەرمێ ئەو سەدەقە لە لای خوای گەورە سوبحانەهو وتەعالە زیاد ئەکا حتاوە ئەچیتەوە قیامەت وەکو چیایەکی گەورەی لێهاتێ کەچی لە دنیای بەخشیتی زۆر بچوک بووە ئەوە یەک دوو لە فەرمودەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ هەندێک لە عەبدەکان هەنە خوای گەورە سوبحانەهو وتەعالە اختصهم الله بالنعم لمنافع العباد ئەفەرمێ لۆیە ئەو نیعمەت و بەخشەی لەگەرکردین لەبەر ئەوەی سوودیان هەیە لە بۆ خەرچی ئەیگەینن بە خەڕێک هەر کاتێک ئەو گەیاندنیان لە خەڵک گرتەوە خوای گەورەش ئەو نیعمەتەی خۆیان لەگەر ئەگرتەوە خوای گەورە بمان پارێزی جنابی شێخ والله جا سوپاسگوزاری خوای گەورە بۆ نیعمەتەکان زۆر گرنگە بەشێک لە سوپاسگوزاری خوا ئەوەیە کە تۆ بیبەخشی لە ڕێگەی خوای گەورە سوبحانەهو وتەعالە جا عەبدوڵای کوڕی عومەر خوا لە خۆی باوکی ڕازی بێ دەفەرمێ ئەگەر هێندەی چیای ئوحود خوای گەورە سوبحانەهو وتەعالە ماڵ و سامانم پێ بدات ئەگەر لە ڕێگەی حەڵاڵە پەیدا بکەم وەلێی ببەخشم و مافی هەژارانی لێ بدەم هیچ بەلام و شتێکی خراپ نییە لەبەرەوە گەر ئینسان خوای گەورە سوبحانەهو وتەعالە ناز و نیعمەتی خۆی بەهرەمەندی کرد بەخشی لە پێناوی خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئەوە کاری ڕۆژی دوایی بەڕاستی بۆ ئاسان دەبێت خوای گەورە پاداشتە دەست خۆش بیاخوا دکتۆری بەڕێز کۆتاوەتی جەنابتان بەخشین پەیوەندی بە هەبوون و نەبوونیەوە نییە کەسێک هەبوون بی دەتوانی ببەخشی کەسێک نەبوونیش بی دەتوانی ببەخشی کەسێک عیلمی هەیە دەبەخشی یەکێک ماڵی هەیە دەبەخشی هەتا ئەوەی ماڵیشی کەمە ئەتوانی کەمێک ببەخشی بە پێی توانای خۆی لێ زانایان دەفەرمون یەکێک لە حکمەتەکانی سەرفترە لە ڕەمەزاندا کە شەوی جێژنە واجب دەبی دەفەرمون هەتا لەسەر ئەو کەسەش واجبە کە بەس خواردن و خواردنەوەی شەو ڕۆژی جێژنەی هەبی لە بۆ خۆی ماڵ منداڵی لەوەندەی زیاتری هەبیت لەسەری واجبە باشە ئەو کەسە فەقیرە ئەو زەواجبی شە ببەخشی لۆ ئەوەی ئەگە ساڵێ یەک جاریش بی تام و چێژی بەخشین بچێژیت بارەکەڵڵا دەست خۆش بیاخوا مامۆستا گیان بەخشین وازانم ئەو مەشروعی کە ئیسلام دایناوە لە هیچ دینە ئاسمانەکانی کەشان نەبووە کە مەشروعی سەرفترە و قوربانیشە با بڵێن قوربانیشەوە بابەتێکی گرنگە کە غەیرە موسڵمانان ژێ سودمەند بوون و بەخشین ئەوە زۆر گرنگە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ بەلەتێکی خورما بە خورمایەک نا بەلەتی خورمایەک بەلەتی قەسبێک ئینسان ئەچێتە بەهەشتەوە چونکە عایشە بۆی جەڕایە فەرمووی
ئافرەتەکە تەماڵمان دوو مناڵی لەگەڵا بۆ ئەی پێغەمبەری خوا سێ خورمان پێ بوو زۆر برسیم بوو یان بە هەرسێکیان دوو مناڵەکە خواردیان دوایی داوای دانەکەی دایکیان کرد ئەو دایکیشی ئەو دانیان باتێ خورماکەی خۆی بۆی کردن بە دوو لە تیانە پێغەمبەری خوا فەرمی ئەوە عەجیبتی فەرمی پێ سیر بوو ئەم شتە پێ مهم بوو پێ خۆش بوو فەرمووی بەڵێ فەرمووی دەستسوێن بەخوا خوای گەورە وەجەبەت الجەنە وەجەبەت لەها الجەنە خوای گەورە بەوە بەهەشتی بۆم سۆگەر کرد بەهەشتی بۆم سۆگەر کرد بەچی بە خورمایەک کە کردی بە دوولت بەعنی بەلەتی خورمایەک لەبەرەوەی ئینسان ئەتوانێت بە خێرێکی زۆر کەم ئەگەر بۆ خوای بکە خوای گەورە لە خۆی ڕازیکە بەهەشتی سۆگەر بکە دەست خۆش بیاخوا یاڕەبی خوای گەورە پاداشی بەخێرتان داتەوە دەست و چاوتان خۆش ماندوو نەبن خدای گەورە پاداشی مامۆستا بەڕێزەکان بداتەوە سوپاسی بینەری ئەوەیە زوو خۆشەویستەکەین سوپاس بۆ ئەزیزانمان لە دواوەی کامێرە تا بێگەشتنەوە بەخوای گەورەتان سپێریم خدای گەورە هەموو لایەکمان ببەخشێ و خوداتان لەگەڵ